بە میوانداری دکتۆر ماکوان کامەلا پسپۆر لە پەیوەندیێنە دەوڵەتەکان کە لە ڕێگەی سکایپۆ لە وڵاتی سوید لەگەڵمانە. دکتۆر ماکوان سڵاوت لێبێ. پەرەسەندنەکان لە جەنگی ئۆکراین و ڕووسیادا گەیشتە ئاستێکی ینی مەترسیدار، ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا لە مۆسکۆ ینی و هێرشکردنە سەر کرملن بە فڕۆکەی بێفڕۆکەوان. توانین بڵین ئەم پەرەسەندانە چیمان پێڵێ و خوێندنەوەی جەنابتان لەوارەوە چییە؟ دیارە ئەمە خۆی لە خۆیدا بە حقیقەت هەڕەشێکی زۆر گەورەیە بۆ رووسیا، بۆ حکوومەتی رووسیا، بۆ کرملن، کە ئەم حاڵەتی کە ئەمڕۆ ڕوویدا بەڕاستی لە مێژوودا پێوێنەیە بەتایبەتی بۆ وڵاتێکی وەکو رووسیا. طبعا هەتاکو ئێستا کۆمەڵێ بڵین سیناریۆی جیاوازدا پێگومان رووسیا بە هەموو شێوەیەک ئۆکرانیا تۆمەتبار دەکات و هەڕەشی گەورەش دەکات کەوان تۆڵی خۆیان دەسێتوانێ و هەر ئەمڕۆژ خۆتان ئاگادار بوون چەند جارێک لەلایەن کرملن لەوانەیە تایبەتی مێدڤێدۆڤ کە حەد بە ڕاشکاوی هەڕەشەی کوشتنی زیلێنسکی و لەناوبردنی حکوومەتی ئۆکرانیا کرد. دیارە ئەمە مۆزوعی کوشتنی زیلێنسکی و هەڕەشەکردنە هەر لە یەکەم ڕۆژی جەنگەوانەیە. بەڵێ منیش ویستم بڵێم ئەمە تازە نییە دکتۆر ماکوان، یانی ئەم هەڕەشەیە هەتاکو ئێستا لەوانەیە خۆشیان نەگەیشتێتنە ئەو نەتیجەیە. ئایا بەحقیقەت ئەمە ئۆکرانیا بۆ چکە ئەمڕۆ خۆتان ئاگادارن چەند جارێک زیلێنسکی و حکوومەتی زیلێنسکی تاکیدیان لە مۆزوعە کردوانێت کە ئەوان هیچ پەیوەندییان بەو هێرشە موشکیەوە نییە یا بەو هێرشە تیرۆریستیەوە نییە. بەڵام دیارە مۆسکۆ دەوێت بە هەموو نوعی پاتیکاکەوە ئەوانن وی ئەوەندەی تر شەڕەکە گەورەتر بێت. جا بەحقیقەتیش ئەگەر ئەم مۆزوع ڕاست بێت، ئەگەر ئەم مۆزوع لە حقیقەت ئەمە ئەگەر ئۆکرانیا کردێتی دیارە شەڕەکە زۆر دەوڵێت پێگومان وەڵامدانەوەی رووسیا بۆ سەر ئۆکرانیا زۆر خراپتر دەبێتن وەک لە جاران. بەڵام چاوەڕێ دەکەین زانیتی دەبێت چکە هەموو دنیا ئێستا بۆ نمونە هەر ئەمڕۆ نەتەوە یەکگرتوەکان ئەوانی شتێکیان کردەوە کە ئەڵە نەتاکو ئێستا ئەمە هیچ دلیلی چوامان نییە کە با بڵێن ئەوە ئۆکرانیا تاکید زۆر لەوە دەکاتەوە کە ئەوان رووسەکان بە هەموو شێوەیەک تاوانباریان دەکەن. بەڵێ وەڵاویستمەوە پرسم، ینی جەنابی شتامەژەت پێدا، ینی رووسیا بەم هەنگاوەی دەیەوێت ینی بۆ نمونە ئەو شەڕاوە ئەو جەنگەی کە دەگوزارێت لە ئۆکراین بەرەو پەرەسەندنی تونتری بەرێت، چکە بۆ تا ینی لەسەر زاری ینی زیلێنسکیەوە دەڵێت کە توانای ئەویان نییە بەم شێوازەوان هێرش بکەنە سەر کرملن. کەواتەمە بەسی رووسیا لەوەیە کە بە تەواوەتی جەنگەکە بەرێتە ناو ئۆکرانیا و سەرکردایەتی ئۆکراین لە ناوبەرێ. بەحقیقەت ئەمە ماناکەی ئەوەیە، ینی ئەمەی کە ئەمڕۆ ڕوویداوە ماناکەی ئەوەیە ئەوان دەیانەیە بە تەواوی دیارە چۆنڵی ئیتر نهایەت بەم شەڕە بێنن، نهایەتیش کە بەم شەڕە بێت چێ بە لەناوبردنی زیلێنسکی حکوومەتی زیلێنسکیە. دیارە ئەمە لە سەرەتاوە لە بەرنامەیە بوو. من لە بیر مەکاتی خۆی پێشەوەی کە شەڕەکان دەست پێ بکات بۆ چوونێکی ئەوە هەبوو کە نەک ئەوەی کە با بڵین رووسیا هێرش بێنێتوانە ئەوە بوو ئەوە خۆتان ئاگادار نەتا ئەو ڕۆژێک کە هێرشی کرد رووسیا ئەوان نەهیان لە مۆزوع دەکرد کە ئێمە بە هیچ شێوەیەک با بڵین هێرش بەرین بۆ ئۆکرانیا و ئێمە ئەوە لە عەقڵ و مێشکی ئێمەیانە ئەمە قسەی وەزیری خارجی رووسیا بوو ئەگەر لە بیرتان بێ چەند جارێک ئەم قسەی دووبارە دەکردوانە کە ئەوان تاکیدیان لەوە کرد پاش لەوە دەکرا ئەو سەردەمە کە بە هەموو شێوەیەک ئینقلابێ بکرێ یا با بڵین حکوومەتەکەی زیلێنسکی لەناو ببرێ و حکوومەتێک بێتە سەر سوڵتا کە نزیک بێت لە رووسیاوانە. و دیارە ئەمانیش ئەیانەوێت بەحقیقەت چکە لەبەرەوەی هەموو دنیا بە بۆنی ئەم شەڕەوانێ با بڵین هیلاک بووە و بۆ نمونە تەسیرێکی خراپی هەبووە لەسەر وەزعی ئابووری هەموو دنیا. پەیوەندیە نێو دەڵەوتەکان بە هەموو شێوەیەک لە نێوان دنیادا تێک چووە. لەبەرەوە ئەمە دیارە ئەیانێت لەبەر ڕۆشنایی تێکچوونی ئەو پەیوەندی نێودەوڵەتیانە دکتۆر ماکوان، لەبەر ڕۆشنایی تێکچوونی ئەو پەیوەندی نێودەوڵەتیانە ئێستا وەکو جەنابیشت دەڵێ و هەمووشمان دەزانین ئەین دوو بەرە دروست بووە بەهۆی شەڕی ئۆکراینەوە، ینی بەرەیەکیان لە پشت ئۆکراینن بە هەموو ئەوروپا و ئەمریکاوە و ئەو بەرەی ینی رووسیاش دەزانین کە چین و هەندێک وڵاتی دیکەیە. بەڵام پێدوایە وڵاتانی هاوپەیمانی ئۆکراین کە تاوەکو ئێستا ینی بە ملیارەها دۆلار هاوکاریە وڵاتیان کردو لە ڕووی هەم مادی هەم چەک و جبەخانەوە بێدەنگە بن ئەگەر هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراین بە شێوازێکی مەترسیدار پەرەفسێنێ. من بڕوان ناکەم زیاتر لەوەی کە تەنها چەکیان بۆ بێرن هیچ شتێکی کەم بکەن، چونکە ئەگەر ناتۆ بە حەقیقەت یان ئەمریکا
بە تایبەتی و وڵاتانی ئەوروپای ڕۆژئاوا ئەگەر ئەو شەڕیان بەتەواوەتی بە شەڕی خۆیان بزانی بە دیارە لە یەکەم ڕۆژەوانێ بە تەواوی دەچوونە ناو ئەرزی ئۆکرانیا و بۆی پایان لێ بکردا هەتاکو ئەمڕۆوان بەچەگەر و زیاتریش بیر لەوە دەکەنەوانێ زۆربەی زۆری وڵاتان ئەگەر تەنها ئەمریکا و بەریتانیا نەبێتنا زۆربەی زۆری وڵاتەکانی تر بۆ نمونە هەتاکو ئێستا ئەڵمانیاش و فەڕەنساش زۆر وڵاتی جەخل لەوە دەکەنوانێت کە ئەو مۆزوعە لە ڕێگای دانوستادن چارەسەری بکەنەوەوانە باش دکتۆر ماکۆن وەڵامێ پرسم ینی هەوڵێکی جددی وڵاتی چین هەبوو ینی کە هەردوو وڵاتی بە شەڕ هاتوو رووسیا و ئۆکراین تا ڕادەیەک ینی بگەنە گفتوگۆ و شەڕەکە بە کۆتا بێنن و هەندێک دەرەنجامی ئەو هەوڵانی چینی ژانی سەری گرتە بوو ئەمە پێدوانیە لە باربردنی هەوڵەکانی چینە بۆ ئاشتی و کۆتاییێنان بە جەنگ لە نێوان رووسیا و ئۆکراین ئەمە تەسیرێکی سلبی زۆر خراپیە بێ لەسەر ئەو مۆزوعە مەسەڵەن بۆ نمونە ئاخی جار چەند ڕۆژێک لەمەوبەر چی وڵاتی چین دووبارە چۆ سەردانی ئۆکرانیا کرد دیارە بە شێوەیەکی ڕستمی تعمیب نەکرا ئەو مۆزوعە بەڵام چین لە هەتاکوی ئێستا لە کارکردنە بۆ مۆزوعی کە چارەسەری ئەو کێشێ بکە بە حیوان لە نێوان رووسیا و ئۆکرانیا دیارە لایەنی پشتگیری وڵاتی ئۆکرانیا چەندێ بەهێز بن چەند زۆر بن دیارە بێگومانیش رووسیا پشتێکی قایمی هەیە و خۆشی وڵاتێکی کەم نییە لە دنیاە کە چکگەر رووسیا بیزانی بە ئەو شەڕە تا دەدۆڕێتوانێت من لەو بڕایان بەو شێوەیە دەستی بەو شەڕە نەدەکردوان بەڵام ئەوەی کە ئەمڕۆ من یەک نقطە زۆر مهمە بڵێم ئەوەی کە ئەمڕۆ ڕوویە بە حقیقەت ئەگەر ئەمە ئۆکرانیان نەبێت و ئەگەر ئەمە دەستی رووسیا خۆی بێ وەک زۆر لە وڵاتان بازێ بە بۆچوونی من ئەمە شتێکی باشی لەگە خۆیان نەکردو ئەمە بە بۆچوونی من ئابروچوونێکە بە حقیقەت تۆ وڵاتێکی زلهێزی دنیا بەم شێوەیە رووسیا و ئۆکرانیایە ئێستا ئەمڕۆ بینیتان دەڵێ ئێمە قاوەنی چەکێکی کەمین و هێزی شێوەنە زۆرمانە بتوانێت موشکێک بنێرێتە سەرکریم کە ئەمە لە مێژووە بەڕاستی وێنەی نەبووە دکتۆر دکتۆر ماکوان رووسیا پێشتریانی زۆر جار لە هەندێک بۆ نەداوە لە هەندێک لە جوڵەکانیشیدا بە چەکە ئەتۆمیەکانی چەکە ئەتۆمی مامناوەندەکانی هەڕەشەی لە ئۆکراین دەکرد و تا ڕادەیەکیش دەی و زیانی کۆتاییش جەنگەکە لە بەرژەوەندی خۆی بە بەکارێنانی چەکی ینی ئەتۆمیەک لاوکاتەوە ئەمە هەنگاوێک نییە بۆی کە رووسیا بێت چەکی ئەتۆمی مامناوەند بەکاربێنە لە هەندێک ناوچە لە ئۆکراین بێگومان ئەمە خۆی لە خۆیدا ئەمتر ڕێگا بۆ خۆی کاتەوە چکە دیارە ئەوەی کە رووسیا دەیەوێت بەو زەختانی کە ئەو دیکاتن بەو هێرشانی کە ئەو کردوێتی لە منطقەی باخموت وانە کە دەبینن شەڕەکان بەڕاستی زۆر گەرمە دیارە ئەوەی تر ناڵم بە شێوەیەکیوە کە کۆتایی بە جەنگکە بێنێ یا کۆتایی بە حکوومەتەکەی زیلینسکی بێنێ دیارەکە ئەگەر تۆ ئۆکرانیا ئەگەر فعلا توانی بێتی مۆسکۆ وەردومام کات بە هەر شێوەیەک بێت تر ئەگەر زەرری بوو ئەزەری نەبێت بەڵام دیاری تریش دەستێک کاتوانێت بۆی کە کیف و سەرکردایەتی حکوومەت زیلینسکی مەقڕی زیلینسکی قەسف کاتن و دیارە ئەمە هەموو کاتیش یەکەم ڕۆژەوانێ کە شەڕ دەستی پێکردووە زۆر کەس ئەو پرسیارە دەکا ئایا باشە ئەم ڕۆژانە بردومانی کیف دەکا ئۆکرانیا دەکا بە گشتی بۆ هەتاکو ئێستا موشکێک دەکەوتە با بڵێن مەقڕی سەرکردایەتی زیلێنسکی یا پەرلەمان یان ئەنجومەنی وەزیران کە ئەو بە حقیقەت من بە حکمی شارەزایی کیف ئەو سێ با بڵێن ئەو سێ بەشە لە کیف زۆر نزیکت پێکەوە بەڵێ گروپی واگنەر یانی ئەمڕۆ لە یەکێ لە لێدوانەکانیان ناڵەیە ئۆکراین دەستی بە هێرشی پێچەوانە کردووە پێ دوایە ئەمە یەکێک بێت لەو هەنگاوانی کە ئۆکراین دەستی بە هێرشی پێچەوانە کردو بەڵام لە دەرەوەی خاکەکەی خۆی من هەتاکو ئێستا بەحقەت ینی منیش متاکید نیم کە ئەمە وابێت بەڵێ هێرشی پێچوانی دەست پێ کردووە بەڵام هەر ئەم ڕۆژ خۆتان جۆتان لێبوو دووباری دەکەمانێکە زیلێنسکی دەڵێ ئێمە سەر لە ئەرزی خۆمان ناکرێتە ئەوڕۆوە لە ئێمە لە دەرەوەی خاکی ئۆکرانیا هیچ هێرشێکمان نەکردەوە هێرشیش ناکەین و بیریشتەوە ناکەینانێ بەڵام دیارە تۆ لە شەڕیشا کۆمەڵە تاکتیکی جیاواز هەیە تۆ ئەو ئەتوانێت شتێک بڵێ بەڵام کاری تر دەکەن بۆ نمونە گەل لە بیرتان بێ رووسیا
هەتا ئاخر دەقەدەوی ئێمە هێرش ناکەین لەسەر ئۆکرانیا ئەوە بوو لە دوجاریش کردی ئەو بوو هێرشیشی کردوانە بەڵام ئێمە ئیتر لە ئەمڕۆ بەیانیوانێ ئیتر شتی من لەو بڕوایم شتی نوێتر ببینین و ڕوو بداتوانە چونکە ئەمەی کە لە مۆسکۆ ڕوویدا گاڵتەنیە ئەوە بە حقیقەتیش ئەمە زۆر پەیوەندی قسەی جەنابتەوە هەیە کە ئەمان چەند ڕۆژێکە بیر لەوە دەکەن نەک چەند ڕۆژ باوەڕی ماوەیە کە باش لەوە دەکرێت کە ئۆکرانیا هێرشی پێچەوانە دەکات و هەڕەشێکی زۆر گەورە دەکات و کە بە کاتێکی زۆر کەم هەموو ناوچەکان ئازاد دەکات و بەکریمیشەوە. بەڵێ زۆر سوپاس بۆ دکتۆر ماکوان کامەلا پسپۆر لە پەیوەندی نێو دەوڵەتەکان کە لە ڕێگەی سکایپ وڵاتی سوید دەگەڵمان سپاس دەکەم.